دانانی سیستمی غاز بۆ ئۆتۆمبیل دادێت لە هەرێمی کوردستان پەرەدەسەنێت. ڕۆژانە ژمارەی ئۆتۆمبیلانە لە زیادبووندایە کە لە بری بەنزین کار بە سیستمی غازی شل LPG دەکەن. لە بەرەستیاری سیستمەکە لایەنە پەیوەندیدارەکان لە پارێزگای سلێمانی بۆ سەلامەتی گیانی شۆفێران و سەرنشینان بە وردی چاودێری سیستمەکە دەکەن. سەرەتا لە وەرشەکان و دەستمان پێکردووە ئەو شوێنانی کە ئەو سیستمە دانن بۆ ئۆتۆمبیلەکان وەرشەکان پێویستە مۆڵەتیان هەبێت و کۆمەڵە ڕێوشۆن و چوارچێوەی ئیشکردن دادرێ بۆ ئەو شوێنانە لە کوێ بن و لە شوێنە بن ئیشکردنیان چۆن بێت جگەلەوە ئەبێ تەحملی مەسئولیەتی ئەو ئۆتۆمبیلانە بکەن کە ئەو سیستمەی بۆ دائەندرێ و بەرپرسیار بن بەرامبەر بە جێبەجێکردنی ڕێوشۆنی سەلامەتی لەو سیستمانەیە و ناوبەناو لایەن ئەو وەرشەیەوە یا ئەو کۆمپانیایە کە ئیشەی کردووە ئەبێ چێکی سیستمەکە بکرێتەوە لە ناو ئۆتۆمبیلەکەیە و خۆشبەختانە تاوەکو ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازراو لەو شوێنانەیە ڕووی نەیاوە. ئێمە لەوە دەستمان پێکردو تەنانەت ئەو کۆمپانیانی کە ئێستا کار لەسەر غازی LPG-یەکەن ئەوانیش بە هەمان شێوە پێویستە مۆڵەتیان هەبێت و هەموو ئیش و کار و ئەرکەکانیان بە پێی کۆمەڵی ڕێوشۆن و زەوابت جێبەجێ بکەن کە ببێتە مای زیاتر پارێزگاریکردن لە سەلامەتی هاوڵاتیان. لە سلێمانیا زیاد لە 10,000 بۆ 15,000 سیارە ئەو گۆڕیوێتی بە سیستمی غاز و لە ناو ماڵانیشە خۆتان نەزان ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ژمارەیە زیاتر ئەکات. ئەو پیشەوەرانەی کە کار لەسەر دانانی سیستەمەکە دەکەن ئەو جیاوازیانە دەخەنە ڕوو کە لە نێوان سیستمی بەنزین و غازدا هەیە. ئەو شۆفێرانەش کە سیستمی غازیان داناوە باس لە گرنگی سیستەمەکە دەکەن. ڕۆژ بە ڕۆژ خەڵکی زیاتر سەردانمانەکە بۆی کە سارەکانی بۆ بکەین بە غاز لەبەرەوەی یەکەم کولفێکی زۆر ئەجێڕێتەوە، دووەم ڕۆن کەمتر پیس دەکات چونکە گڕی غاز کاتە لەسەر پستۆنەکانە گڕەکەی شینترە بەڵام گڕی بەنزین سوورە لەبەرەوە ڕۆن پیس دەکات. لە ڕووی کولفۆ کە بۆیە گەڕێتەوە لە ڕۆن بۆیە گەڕێتەوە لە غاز بۆیە گەڕێتەوە وە سیارەکانیشان دیرکۆ لێ نایە بە تایبەتی لە هاوینانە و بە هیچ شێوەیەکیش جیازێکمان هەیە دائێنین بۆ ئەوەی کە فیلپۆمپ بکوژێنێتەوە بە هیچ شێوەیەک فیلپۆمپیان ناسووتێ. لە ڕووی سەلامەتیەوە سیستمی غاز بە تایبەتی سیستمە تورکیەکە زۆر سەلامەتە بەهۆی ئەم چێک ڤالڤانەوە کاتێک کە کارەبا ئەچێتە سەری یەکسەر ڕاستەخۆ قەتعیەکە نایڵە بە هیچ شێوەیە غازەکە بێتە دەرەوە. هەرچ کاتێک ئەم چێکە ڤالڤە لێرە ئاگری لەسەر نەما یا هەر کێشێکی لێچوونی هەبوو لێرە قەتع بێ کە لێرە قەتع بوو بە هیچ شێوە غاز نایەتە پێشەوە. سوودی ئەوەی هەیە کە بانزین سەرفاتێکی زۆری هەیە و سەریشی لێرە بەرزە بەس غازەکەم سەری کەمە بە سەرفاتی عینی بانزینەکەی. من مانگی ئێستا کە حالێن مانگی 300,000 دەمە غازە، بەڵام ئەگەر بێت و بیگۆڕم بە بنزینەکە سەرەکە کاتە نزیکەی 700,000. ئەم جیاوازێ بۆ ئێمە زۆرە، دۆمانی $300 $350 بۆ گەڕێتەوە. لەگەڵ زیادبوونی سیستەمەکە ژمارەیە و بەنزینخانانەش لە زیادبووندایە کە لە پاڵ پێدانی بەنزین و گازوەیل دەتوانن غازی شل بە نرخێکی گونجاو بۆ شۆفێران دابین بکەن. وەکو سیستەمی غازەکەم خۆم زۆر لێ ڕازی و دەمێک شەدام ناوە و ئاسانی زۆر بە ئاسانی لەم بەنزینخانەکان زۆربەی بەنزینخانەکانیان و دەسەکەوێت و نرخەکەیشی لەگەڵ بەنزینە یەکاوێک فەرقی هەیە. سیستمی غازی شل LPG لە زۆربەی وڵاتانی دنیا ساڵانێکی زۆرە کاری پێدەکرێت. لەم ساڵانەی دوایشدا لە هەرێمی کوردستان دانانی سیستمەکە پەرەی سندووە. کارکردن بە سیستمی غاز بۆ ئۆتۆمبیل جگەلەوەی بەکارهێنانی تێچوویەکی کەمتری هەیە لە ڕووی ئابووریەوە بە بەراورد بە بەنزین هاوکات دۆستی ژینگەیە و کەمترین دەراویشتەی غازی زیان بەخشی هەیە کە ئەمە جای دەکاتەوە لە زیانە زۆرەکەی بەنزین و گازوەیل بۆ پیسبوونی ژینگە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، سلێمانی.